نوری نەمر بەرجی چوارم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولە. دیمەنێک لە سەردەمی نەفامی. ئەو زاتە بە سەدان پەردەی چڕ و تاریکی نەریتی نەفامی تێیدەکرد و چاخێکی تاریکستانی دەگۆڕی بۆ سەردەمی نور و ڕۆشنایی. با مەبەستی تیشە خستنە سەرەم بابەتە لێرەدا ئاماژە بە وتەکانی جعفەری کوڕی ئەبوو تاڵیب دەکەین لە بەرامبەر نەجاشیدا. ئەی پادشا، ئێمە هۆزێک بووین خوێنمان دەخواردەوە و مردارەوە بوومان دەخوارد و بەدڕەوشتیمان دەکرد و دەزی و جەردەییمان ئەنجام دەدا و پیاومان دەکوشت و پیشەمان تاڵانی بوو. بەهێز لاوازی دەچەوساندەوە و چەندین شتی دیکەی ئابڕوبەرمان ئەنجام دەدا. وەختێک جعفەرم بەدکاریانەی دەبژات لە هەمان کاتدا ئاماژەی بۆ ئەو شپۆلی تاریکیە یەک لە سەریەکانەش دەکرد کە بەر لە هاتنی حەزرەتی محەممەد بەژنی مرۆڤایەتی داپۆشی بوو. بەڵێ، لەوەها کۆمەڵگایەکدا لەسەر شتێکی بچووک دەکرێت بە قیامەت لەسەر بانگەشەی حەقداری دوو کۆمەڵ بەیەکدا هەڵدەپژێن و قڕدەخەنە یەکتری. دیسان لەناوە کۆمەڵگەیەدا بەدڕەوشتی دەرگای بۆ دەخرێتە سەرپشت و گەندەڵی بە پەسەند تەماشا دەکرێت. ژمارەی ئەوانەشی مەینۆژنین، ژمارەی پەنجەکانی دوو دەست یان تێپەڕ دەکەن یان نا. دەی لەناو کۆمەڵگەیەکی وەهادا کە تابڵی ئالوودەی نەریتە ناپەسەندەکانیان بوون و لە ڕادەبەدەریش دەمارگیریان هەبوو بۆ نۆرم و خۆنامرۆڤەکانیان، ئەو سەروەرە دێت و لە کەمترین ماوەدا ئەو ڕەوشتە خراپ و خۆگەنیوانە لە ناویاندا ڕیشەچێش دەکات و لە جێیاندا جوانترین خەسڵەت و بەهادارترین سیستەمی ئەخلاقی جێگیر دەکات. ئەفلاتون لە کۆمارەکەیدا و کەسانی تریش بە وێنەی تۆماس و مۆر لا یۆتۆپیاکانیاندا هەر خەریکی حونجەکردنی وەها کۆمەڵگەیەک بوون کەچی حەزرەتی محەممەد مستەفا لە زوێکەوە ئەو کۆمەڵگەی فەزیلەتەی لەسەر ئەرزی واقع هێنا بۆدی. ئاشکرایە هێنانەکایی کۆمەڵێک کە مامۆستایەتی مرۆڤایەتی بکەن لە ڕووی مەدەنیەتەوە لە کۆمەڵە خەڵکێکی نەفام و دەمارگیر لە نەفامیەکەیاندا بەگرە خەڵکانێک کە جگە لە نەفامی شتێکی دیکە نازانن، شتێکە هاوشێوەی هێنانەکایی خۆری پرشنگدارە لە هەناوی تاریکستانی ئەنگوستە چاوەوە. دەی ئەوە تا حەزرەتی محەممەد بەڕێوشوێنە ناوازەکانی ئەمەی کردووە و پیشانی داوین کە خۆیشی زاتێکی موعجیزەیە. ئێمەیە کە دەستەوەستانی لەوەی خۆی کەسێک بگۆڕین کە چەندین ساڵ ژیاوە لەگەڵمان لە بەرامبەر حەزرەتی محەممەددا کە خوو نەریتی لەگەڵ خوێن تێکەڵ بوو بە سروشتبووی ئەو مرۆڤانەی لە ڕەگ و ڕیشەوە دەرهێنا، دەستە نەزەر دەوەستین و ئەو شایەتیەمان جارێکی تر نوێ دەکەینەوە کە ئەو فرستادە و نێردراوی ڕاست و حەقی پەروەردگارە. بەڵێ، بە ئەندازەی خانە و گەردیلەکانی بوونمان هاوار دەکەین و دەڵێین ئەو پێغەمبەری خوایە. من وەک خۆم بە تەواویمانە سەرکەوتو نەبووم لەوەی لە نزیکترین کەسەکانی دەوروبەرمدا ببمە هۆکاری ڕنگدانەوەی ئەو سیستەمی پەروەردان نمونەیەی کە لە ئەندێشەمدا نەخشەم بۆ داڕشتووە. بێگومان هەر ئەو ئیلهام بەخشمە و سەرچاوەی مەدەنیە، هەر فەزیلەتم بوو. پێستی زوبانم سووە کەچی هەر نەمتوانی بەڕووی فەزیلەتدا بێداریان بکەمەوە. دەی ئەوە چه هێزێکی نایاب و چه وزەیەکی بێوێنەیە کە پێغەمبەری خوا گرۆیەک ئادەمی لە نەفامیەوە بەرەو شارستانیەت و لە پەستیەوە بەرەو بڵندی و لە دەشتەچێتیەوە بەرەو مەدەنیەت ئاراستە دەکات. بەوەشەوە ناوەستێت بەڵکو دەیان کات بە مامۆستای گەلانی خاوەن شارستانیەت. پێشم وایە کەسانی هیچ لە دەست نەهاتووی وەک من و ئەوانش کە لە ماڵدا گوێیان بۆ ناگیرێت زۆر چاک لە گەورەی و مەزنی ئەو نازدارە تێبگەن کە بە هەڵمەتێک مرۆڤایەتی بەرز کردەوە و ئیلهامی ڕۆحی خۆی لە سینە و دەرونیاندا خاڵی کردەوە. ئەوەندە هەیە کە نەکەوینە داوی بڕیاری پێشوەختە و جیرۆدەی دەردی کە لە ڕقی نەبین. هەر لە سەردەمی خۆیدا گەیشتە ئێران و توران. لە کاتێکدا چ ئێران چ توران و تورک و ڕۆما هەر یەکەیان لە ژێر کاریگەری کولتوری جیاوازدا بوون کەچی پەیامەکەی وەک پۆشاکێک بە بەریان دوورا بێت ئاوەها بۆیان گونجاو بوو. ئەمەش خۆی لە خۆیدا ڕووداوێکی دەراسایە. بەڵێ، لە ڕاستیدا بڵاوبوونەوەی پەیامەکەی بە سەرانسەری گۆی زەویدا و سەرڕۆیشتنی لە هەموو لایەکدا موعجیزەیەکی گەورەیە. ئەو موعجیزەیەش بەڵگەی ئەوەیە کە ئەو لەلایەن زاتی پەروەردگارەوە نێردراوە، واتە ئەو پێغەمبەری خوایە. مەبەستی ئێمەش هەر ئەمەیە. ڕەنگە کەسێک لە ڕێگەی بلیمەتیەکەیەوە بتوانێت سروشتی سەدەکەی خۆی بخوێنێتەوە. بۆ نمونە بۆی هەیە ئەسکەندەر تا ڕادەیەک دەرکی بەو سەدەیە کردبێت کە تیای دەژیاوە. لەوانەشە قەیسەر و ناپلیۆن پێش سەردەمەکانی خۆیان کەوتبن و هەتا دوایی. بەڵام ئەوە تەنها تایبەتمەندی پێغەمبەری خوایە سەڵی الله عەلەیه وسەلەم
کە لە ناو گەل و نەتەوە زۆر و زەبەند و جیاوازەکانی دنیادا کە لە پاش خۆی هاتوونەتە سەر شانۆی ژیان قسەی ڕۆیشتووە و پەیامەکەی لەگەڵ باری ڕۆحیاندا تەبا بووە و هەمویان بەجارێک بەڵێیان بۆ کردووە. لە بەرامبەر ئەمەدا شتێکی دیکە شک نابین مەگەر ئەوە نەبێ بڵین ڕاستی ئەمە موعجیزەیە، دەربڕینێکی دیکەش نازانم وەسفی ئەم حاڵەتە بکات. بەڵێ ئالپەرسلان کە 4 تا 5 سەدە پێش پێغەمبەری خوا ژیاوە بە تەواوی بوونیەوە دەست لە منانەی پەیامەکەی ببوو خۆی تێدا دەبینیەوە. هەروەها سەرکردەیەکی وەک محەممەد فاتح کە بە یەکێک لە ناودارترین سەرکردەکانی مێژوودا دەنرێت و دەرگای لەسەر سەردەمێک کردوێتەوە و سەردەمێکیشی داخستووە، ئەویش بە وێنەی ئەوانەی پێشخۆی پەیامەکەی پێغەمبەری قبول کرد. ئەوانەی دوای ئەویش بە هەستیاریەوە پەیڕەوی هەمان ڕێباز بوون و بە هەمان ڕێچکەدا هەنگاویان هەڵناوە، لە کاتێکدا هەریەک لەوانە لە کەسانی بلیمەت و هەڵکەوتووی نامرۆڤایەتیش بوون کەچی لەگەڵەوەشدا هەرگیز سستیان نەنواندووە لە ملکەچیدان بۆ ئەو سەروەرە. ئێستا ژوا لە دەواازەی سەدەی 21دای کەچی تێپەڕینی 14 سەدەی دوور و درێژ هیچ شتێکی لە مەسەلەکە نەگۆڕیوە. ئەوە تا لە ڕۆژگاری ئەم ڕۆژماندا پەیام و بەرنامەکەی پەیامێکی تەڕ و پارا و نفت و نوێ و شتانێکی تازە بە دڵ و ڕۆحەکاندا دەچرپێنێت، چونکە ئەو پەیامانەی لەلایەن زاتێکەوە دەهێنا و پێی ڕادەگەیاندین کە ختورەی دڵمانی دەزانی و ئاگاداری ڕۆحمان بوو خۆی بە ویژدانمان دەناساند و لە ڕێیا سەوارەکانیەوە ژیریمانی تێر دەکرد، دەنا دانانی سیستەمێک کە بۆ سەرجەم سەردەمەکان لەبار بێت و داخوازی گشت شاخەکان دەستەبەر بکات، کارێکە لەو زەوت توانای مرۆڤ بەدەرە، جابا ئەو مرۆڤە هەر کەسێک بێت.